زانیاری نوێ لەبارەی چارەنووسی موچەی مانگی 7 و 8 فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. بۆ دووەمین جار دادگای نێودەوڵەتی سزای سەر کۆمپانیای کۆڕەکی پشتڕاست کردەوە. مامۆستایانی ناڕازی هەڕەشەی بایکۆتی دەوام دەکەن. یەکێتی مامۆستایانی کوردستانیش پشتیوانی خۆی بۆ بایکۆت دەربڕی. بەپێی زانیاریەکان ئەم مانگا تەنها موچەی مانگی 7 فەرمانبەرانی هەرێم دابەش دەکرێت. بەغدا تەنها موچەی مانگی 8 ناردووە، بەڵام حکوومەتی هەرێم موچەی مانگی 7 پێدابەش دەکات. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە بڕیاریان دابێت دوای دابەشکردنی موچەی مانگی 7 ڕاستەوخۆ موچەی مانگی 8 دابەش بکرێت. سەرچاوەکەی وەزارەتی دارایی هەرێم دەربارەی موچەی مانگی 8 ڕایگەیاندووە باجارێ موچەی مانگی 7 دابەش بکەین، خوا گەورەیە بۆ دابەشکردنی موچەی مانگی 8. دادگای پێنسیلڤانیا لەبارەی بردنەوەی سکاڵایەکی هەردوو کۆمپانیای ئۆڕەنجی فەڕەنسی و ئەجیلی کوێیتی بە بڕی 1 ملیار و 650 میلیۆن دۆلاری ئەمریکی دژ بە کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم کە خاوەنەکەی سیروان بارزانیەوە و ڕایگەیاند دۆسیەکە ڕەوایە و پێویستە کۆمپانیای کۆڕەک پارەی ئەو دوو کۆمپانیایە بدات کە بە گەندەڵی دەستی بەسەرداگرتووە. پێشتریش کۆمپانیای کۆڕەک پەنای بۆ دادگای نێوبژی دووبەی بردوبوو، بە هەمان شێوەش لەوێ کەیسەکەی دۆڕاند. جێی باسا بەهۆی پابەند نەبوون بە پێدانی ئەو پارەیە و جێبەجێ نەکردنی بەرپرسیارەتیەکانی دەستەی ڕاگەیاندنی عێراقی پەیوەندی کۆمپانیای کۆڕەکی لەگەڵ کۆمپانیەکانی دیکەی پەیوەندی پسڕاندووە. ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بەهۆی دواکەوتنی موچەکانیان هەڕەشەی بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە سەرەتای دەستپێکی پرۆسەی خوێندن دەکەن. لەم بارەیەوە عەتا ئەحمەد جێگیری یەکێتی مامۆستایانی کوردستان ڕایگەیاندووە پێشکردنەوەی هۆڵەکانی خوێندن لە ماوەی هەفتەیەکدا 2 موچە دابەش نەکرێت. مامۆستایان بایکۆت دەکەن و ئەوانیش پشتگیریان دەکەن. ناوبراو لە لێدوانێکدا ئاماژەی بەوە کردووە مامۆستایان مافی خۆیانە داوای موچە بکەن. ساڵی ڕابردوو بڕیاری سەرەتا و کۆتایی بۆ دەستپێکردن و شکاندنی بایکۆت لای مامۆستایان بووە و یەکێتیەکەشیان پشتگیریان کردووە. ئەوە لە کاتێکدا سەرەڕای ئەوەی ئەمڕۆ یەکینۆ مامۆستایان پەیوەندیان بە قوتابخانەکانەوە کردووە تا ئێستا موچەی مانگی 7 و 8 وەرنەگرتووە. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.